بە بڕوای زۆربەی زۆری لێپرسراوی مەڵبەندەکان و کادرەکانی شێتی نیشتمانی کوردستان ئێستا کاتێکی گونجاوە لەبەر ئەوەی ئەو قۆناغانەی کە لە ڕابردوو هەبوون تێپەڕین وەکو ئەوەی کە بینیمان هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەروەها تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە ئەو گرفتانە بوون بۆی کە با بڵێن کەشوهەوایەکی تەندروست دروست بکات. ئێستا هاتوونەتە سەر ئەوەی کە کۆنگرە بەستین و کۆبنەوەکەمان تایبەت بۆی کە ڕێی لێپرسراوی مەڵبەندەکان واتە ڕێی مەڵبەندەکان لە ڕێگای لێپرسراوی مەڵبەندەکان وەربگرین لە کاتی گونجاو بۆ بەستنی کۆنگرە و ئەو پێویستیانەی کە لە بەردەمی دیاریکردنی با بڵێن نوێنەرانی کۆنگرە پێویستە بڕیاری لەسەر بدرێت و ڕاو بۆ چوونی مەڵبەندەکان بە تەفاسیل لەمڕۆ وەرگیرا و ئەمەش ئامادەکاریە کە کاتی کۆنگرە دیاری بکرێت و ئامادەکاریە کە هەر گرفتێکە بێ لە بەردەمی کۆنگرە چارەسەر بکرێت. دیاریکردنی ڕۆژی کۆنگرە دەسەڵاتی مەکتەبی ڕێخستن نییەوە بێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی دیاری بکرێت. بەڵام پێشنیارەکان هەمووی ئەوەن کە لەم ساڵا کۆنگرە بەسرێت.